لە نوێترین پێشهاتی دانوستانە ناڕاستەوخۆکاندا ئێران لە ڕێگەی پاکستانەوە پرۆژەیەکی چواردە خاڵی وەک وەڵامێک بۆ پێشنیازە نۆخاڵەکەی ئەمریکا ڕادەستیە وڵاتە کردووە کە نەخشە ڕێگایەکی کردەیی بۆ کۆتایی هێنان بە شەڕ لە خۆ دەگرێت. بە پێی زانیاریەکانی میدیا فەرمیەکانی ئێران ئەم پێشنیازە گزارش لە هێڵە سوورەکان دەکات و جەخت لەسەرەوە دەکاتەوە کە دەبێت دۆسیەی شەڕ بە شێوەیەکی هەمەلایەنە و کۆتایی دابخرێت، نەک تەنیا پەنا بۆ ئاگربەستی کاتی و درێژکردنەوەی ململانەکان ببرێت. ئێران لە پێشنیازەکەیدا داوای کردووە لە ماوەی 30 ڕۆژدا هەموو کێشە هەڵپەسێردراوەکان چارەسەر بکرێن، لە نێویاندا کردنەوەی گەروی هورمز و لابردنی ئابڵوقەکان. ئەمەش وەک کاردانەوەیەک بەرامبەر داواکاریەکەی ئەمریکا کە تەنیا باسی لە ئاگربەستێکی کاتی 2 مانگی کردبوو، پاشان دەست بە وتووێژ لەسەر دۆسیە ئەتۆمی بکرێت. پێشنیازە چواردە خاڵەکەی ئێران چەندین مەرجی استراتیژی لە خۆ دەگرێت کە ڕەهەندی نێوخۆیی و ناوچەییان هەیە. گرنگترین خاڵەکانی بریتین لە دابینکردنی گەرنتی نێودەوڵەتی بۆ هێرشنەکردنە سەر ئێران لە داهاتوودا، کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە دەوروبەری ئێران، هەڵگرتنی تەواوەتی گەمارۆی دەریایی و سزاکانی سەر ئابووری وڵاتەکە، هاوکات تاران، داوای ئازادکردنی پارە و سامانە بلۆکراوەکانی و پێدانی قەرەبووی زیانەکانی شەڕ دەکات. لەسەر ئاستی ناوچەیش پرۆژەکە داوای کۆتایی هێنان بە شەڕ لە هەموو بەرەکان بە لوبنانی شەوە دەکات و پێشنیازی میکانیزمێکی نوێ بۆ ڕێخستنی هاتوچۆی دەریایی لە گەروی هورمز دەکات کە ئەمەش نیشانەی ئەوەیە ئێران دەیەوێت پێگەی خۆی وەک یاریزانێکی سەرەکی لە ئاسایشی وزەی جیهانیدا بسەلمێنێت و با تەواوەتی خۆی بکاتە خاوەنی گەروی هورمز و کەنجاو کە بە کەنجاوی فارسی ناوی دەبات. لە بەرانبەردا سەرۆکی ئەمریکا لە نوێترین لێدوانیدا ئاماژەی بەوە کردووە کە خوێندنەوە بۆ پێشنیازە نوێیەکەی ئێران دەکات و بە دووریشی زانی جێی پەسەندی بێت، وتیشی ناپێویستە ئەم پلانە قبول بکرێت، بەڵام هەر ڕێکەوتنەیەک ئەنجامی بدەین دەبێت بۆ ئێران خراپ بێت. بۆیە لانی کەمی بەردەوامبوونی گەمارۆ دەریاییەکان وەک کارتێکی گوشار لەسەر مێزی ئەمریکا ماوەتەوە. کۆشکی سپی پێی وایە دەبێت تاران ناچار بکرێت واژۆ لەسەر ڕێکەوتنێک بکات کە بۆ ماوەی 20 ساڵ پیتاندنی یۆرانیۆم ڕابگرێت، بە پێچەوانەوە استراتیژی خنکاندنی ئابووری لە ڕێگەی گەمارۆدانی هەمیشەیی بەندەرەکانەوە بۆ چەندین مانگی دیکە بەردەوام دەبێت. پسپۆڕان و شارەزایانی سیاسی ئاماژە بۆ دەکەن کە دۆخەکە گەیشتووەتە جەنگی ئیرادە. ئەمریکا گرە و لەسەرەوە دەکات کە گەمارۆی دەریایی دەبێتە هۆی ڕادەستبوونی ئێران. لە بەرانبەردا ئێران دەیەوێت کارتی گەروی هورمز بۆ بەرزکردنەوەی نرخ و تێکدانی بازاڕی وزەی جیهانی بەکار بهێنێت. شارەزایان هۆشداری دەدەن کە هەڵە هەڵسەنگاندن لەلایەن ئیدارەی ئەمریکاوە هەیە سەبارەت بە توانای خۆڕاگری ئێران لە بەرانبەر گوشارەکاندا، کە ئەمەش دەرەنجامەکانی بۆ ئاسایشی جیهانی مەترسیدار دەبن، چونکە هەر لایەک دەیەوێت لایەنەکەی دیکە ناچار بکات و مەرجەکانی خۆی بسەپێنێت.